خۆی ژن لەگەڵ بوونیە سەلماندوێتی هەل ئەوەڵە کە ژیانی هەبوو دروست بۆ لە ژیانە سەلماندوێتی کە هێزێکی کاریگەری ناو کۆمەلگایە ئەتوانێت کۆمەلگا بەرەو پێشەوە بەرێ ئەتوانێت کۆمەلگاش بەرەو دووە بەرێ کەواتە ژن ئەگەر هاتوو لە ناو خێزانە پەروەردگارێکی چاک بوو تەواو خۆشەویستی هەبوو لەگەڵیانە خێزانەکەی یەک پێکەوەژانێکی بە تەواوەتی دروست کرد توانی خۆشەویستی دڵسۆزی بخاتە ناوە خۆشی لە خێزانەکەی کەواتە تەندروست دەبێت وەک خێزانی ژیەکەی کۆمەڵگایە بێگومان کۆمەڵگاکەش تەندروست دەبێت و ئەگەر ژن بتوانێت بە عەقلی ژنانە کار بکە ئەو کاریگەریەکی بە قووەتی هەیە کە بۆ ئەوەی کۆمەلگا بەرەو پێشەوە بەڕۆچکە ئەتوانێت هەر ژن ئەتوانێت بنیادنەری کۆمەلگایەکی مۆدێرین بێ و ئەتوانێت ڕەواکانی هەموو تاکەکانی کۆمەلگا بەدەست بێنێ و بە تایبەتی ژنان ئەگەر هاتوو ژنان هەڵوێستیان یەک بوو یەک ریز بوون یەک گوتار بوون یەک هەڵوێز بوون بڵێک کار بوون لە هەموو شتەکانە ئەتوانن هەنگاو بنێن ئەتوانن فشار بن بۆ ئەو دەسەڵاتە داگیرکەرانی کە لەناو کە هەمیشە هەوڵیان ناوکەوە ژن سەرکوتکەن و هەروەها وڵاتەکە داگیرکەن و بەرەو وێرانبوون و تاڵان بردنمان برن کەواتە ژن ئەتوانێت بە خەبات و تێکۆشان و یەک ریزی و یەکتەبایی بەرەو پێشەوە بڕوە و شان بەشانی پیاویش خەبات بکە چکە هیچی کەمتر نییە کە لە پیاوان گەر کە ئینسانە بێ لە دایک هەردووکی بە ڕووتی لە دایکە بێ کەواتە ئەو شتانەی کە درێ بەسەپێ بەسەر ژنان کۆمەلگا دروستی کردو یاسای لاواز دروستیەکە بۆبای کۆمەلگای دواکەوتووە کەواتە ئەو دابوونەری دەتوانێت ژن چی بکە هەوڵ بدە ئەو دابوونەری تو کولتورە کۆنەکانی کە کۆنەپەرستن ئەمانە لابەرێت توانێت بۆ نمونە ئێمە هەمومان لە هەر چوار پارچەی کوردستان کێوای لێ کردین داگیرکرد وای لێ کردوین کەواتە بەشبەشی کردوین ئەتوانین ئێمە خەباتکەین خەباتمان یەکەین کە خەباتمان یەک کرد کە وتاریشمان یەک کرد ئەتوانین هەنگاو بنین بۆ ئەوەی کەوا کۆمەلگا چی لێ بکەین هەمیشە وشاریکەینەوە پێش هەموو شتێ هەوڵ بین کە کۆمەلگا وشار بێ لەو لە هەستی نەتەوایەتی و ئینتیمای قومیمان بەرەو پێشەوە هانی ڕۆڵەکانمان بین بۆ ئەوی کەوا نەتەوایان خۆش بێ بۆ ئەوەی خەباتی بۆ بکەن تێبکۆشن هەروەها هەوڵ بین کەوا زانست بەرەو پێشەوە بڕوە ئەمانە ڕۆڵێکی گرنگن بۆ ئەوەی کەوا نەتەوەکەمان بەرەو پێشەوە بڕوە و بێگومانیش ئەتوانن شان بەشانی خۆیان ئەتوانن شان بەشانی پیاوەکان هەوڵ بن کە خەباتێک و تێکۆشانێکی بە قوت بکەن تا ڕزگارمان بێت لەوە توانی نێتەوەکەمان لەو نەهامەتی و وێران و تاڵانکردن ڕزگارمان بێ هەر ژنە ئەتوانێت ڕۆڵێکی گرنگ ببینێ ئەتوانێت ئەگەر بێڵن ئەگەر دەسەڵاتەکان بێڵن ژن ئەتوانێت سەرمەشق بێ ئەتوانێت ببێ بە گەورەترین دەسەڵات لەناو نەتەوەکەی ئەتوانێت هەموو حەبسەخانی نەقیبمان هەبوو مەسەلە بۆ نمونە چەند شتی چاکی کردووە زانامان هەیە لەیلا قاسممان هەیە مانە هەمووی ژنی چاک و ژنی زۆر بەوریا و نخبەمان هەیە کە ئەتوانن شان بەشانی پیاوە لە بنیادنانی کۆمەلگایە کاری هینی ئیش بکەن